بەرنامەی ئەمڕۆ بە سپۆنسەری کۆمپانیای دنیا دیکۆر، ئەتڵاس ئەسیل، گروپی کۆمپانیاکانی نوێکار. بەناوی خوای گەورە، سڵاوتان لێبێت بەڕێزان. دوو ڕۆژنامەنووس و نووسەری دیاری هەرێمی کوردستان وتارێک لە بارەی دۆخی هەرێمی کوردستان بڵاو دەکەنەوە. هەریەکە لە مەسعود عەبدولخالق و کەمال ڕەوف لە وتارێکی هاوبەشدا ڕایدەگەێنن کوردستان ڕوو لە هەڵدێرە و پێویستی بە پێکهێنانی حکومڕانێتێکی نوێ هەیە. بە میواندارێک لە بەڕێزان مەسعود عەبدولخالق سەرۆکی دەستگای ستاندارد بۆ توێژینەوە و ڕاگەیاندن، هەروەها کەمال ڕەوف سەرنووسەری ماڵپەڕی شارپرێس تاوتوی ئەم پرسە دەکەین. سەرەتا راپۆرتێک دەبین، دواتر لەگەڵ میوانەکانمان درێژە بەم پرسە دەدەین. ڕۆژنامەنووسی دیاری هەرێمی کوردستان نامەیەک ئاڕاستەی ڕایگشتی دەکەن و باز لەوەکەن کوردستان ڕوو لە هەڵدێرە و پێویستە بەرێکی نوێی حکومڕانی پێک بێنرێت. هەریەک لە مەسعود عەبدولخالق سەرۆکی دەستگای ستاندەر بۆ توێژینەوە و ڕاگەیاندن و کەمال ڕەوف بەڕێوەبەری دەستگای میدیای شارپرێز وتارێکی هاوبەشیان لەسەر دۆخی هەرێم بڵاو کردە و هۆشداری دەدەن لە خراپتربوونی دۆخی هەرێم ئەگەر بەرێکی نوێی حکومڕانی پێک نێنرێت. ئەو دوو ڕۆژنامەنووسە لە وتارەکەیاندا ڕایدەگەێنن باشووری کوردستان لە قەیراندا خنکا و کەوتۆتە ژێر قەرز و ڕێکەوتنامەی مەترسیدار و لە گەمەیەکی ناسیاسیانەدا نیوەی خاکەکەی دۆڕا و جارێکی تر کوردستان گەڕایەوە بۆ دۆخی سەدەی بیستەم و لە دەستدانی پشتیوانی نێودەوڵەتی. لە ئێستاشدا ئاسۆی چارەسەری نەک دیار نییە، بەڵکو دۆخەکە لە ڕووی سیاسی و ئابووری و کۆمەڵایەتی و نیشتیمانی و دیبلۆماسی گەیشتووەتە بنبەست و لە پاشەکشەدایە و ستراتیژیەک بەدی ناکرێت. مەسعود عەبدولخالق و کەمال ڕەوف لە وتارە هاوبەشەکەیاندا ئاماژە بەوەشەکەن هەلومەرجەکە بە جۆرێکە پرۆژە چاکسازیەکانیش بوون بە بەشێک لە پتەوکردنی گەندەڵی. سەرباری ئەوەش سەرکردەکانی ڕیفراندۆم لای وڵاتە گەورەکان مامەڵەیان لەگەڵ ناکرێت و لە قۆناغی سزاداندان و لە ناو عێراق و دەوروبەریش مەرجی قورسیان خراوەتە سەر. ئەمەش بارگرانی بۆ خەڵک دروست کردووە. ئەو سەرکردانش ئەو ویژدانە نیشتیمانیان نییە جێگا و پۆستەکانیان بۆ دەستێکی ئەمین و شارەزاتر چۆڵ بکەن بە پێچەوانەوە هەروە لە خەمی خۆیان و ئەو توێژە گەندەڵان کە لە دەوریانن. لە درێژە وتارە هاوبەشەکەیاندا ئەو دوو ڕۆژنامەنووسە ئەوەشە خەنە ڕوو کاتیەوە هاتووە چیتر ڕێگە نەدرێت بە ناوی حکوومەت و کوردایەتی و نیشتیمانیەوە یەک ڕیزی دۆسیەی بەرەیگەل و بەرەیگەندەڵی تێکەڵ بکرێت. ئەو جۆرە گەمەی ئۆپۆزیۆن و ئێتلاف و تێکەڵیە کۆتایی پێبێنرێت، واتەوا باشترە تەنها دوو فراکسیۆن دروست بکرێت لە پەرلەمان. یەکەمیان نوێنەرایەتی بەرەیگەلی ستەملێکراو بکات و فراکسیۆنی دووەمیش با نوێنەری بەرەی گەندەڵکارانی بکات. هەر کامیشیان لە هەڵبژارنی ڕاستەقینە دەرچوون با ئەو حکم کات و ئەویتریان بێتە ئۆپۆزیۆن. لە کۆتایی وتارە هاوبەشەکەیاندا هەریەکە لە مەسعود عەبدولخالق سەرۆکی دەستگای ستاندەر بۆ توێژینەوە و ڕاگەیاندن و کەمال ڕەوف بەڕێوەبەری دەستگای میدیای شارپرێز دەڵێن ئەزموونی ئەو 26 ساڵە پێمان دەڵێت ئەو فۆرمە لە حکومڕانیە شکستی هێنا و کاتیەوە هاتووە فۆرمێکی نوێ لە حکومڕانی جیاواز پێک بێت کە کەسانی شارەزا و دەستپاک لە پشتیەوە بن و بەرەیەکی فراوانی نیمچە میلی حیزبی دابمەزرێت. دووبارە سڵاوتان لێبێت بەڕێزان. سوپاس بۆ میوانەکانمان. ئەگەر سەرەتا بچینە هەولێر لای مامۆستا مەسعود عەبدولخالق. مامۆستا زۆر سوپاس بۆ بەشداریکردن لە بەرنامەکەماندا. ئەگەر سەرەتا لەوە دەست پێ بکەین، ئێوە لەگەڵ کاک کەمال وتارێکی هاوبەشتان بڵاوکردەوە لەبارەی بارودۆخی هەرێمی کوردستان بە ناوی کوردستان ڕوو لە هەڵدێرە هاوارێک بۆ ڕزگاری. بۆچی لەم کاتەدا وتارەتان بڵاو کردەوە بۆ پێشتر ئەم جۆرە لە هاوارەتان بڵاو نەکردوێتەوە؟ یاخود ئێستا هەست بە چ مەترسیەک دەکەن لەسەر کوردستان؟ بەناوی خوای گەورە و میرەبان، خۆی پێشووتر ئەگەر خۆپیشاندان بوو، ئەگەر ناڕەزایی بوو، وەکوبرێ ئاسۆیانە ڕوو لەوەی بوو کە گەندەڵی و ستەمێکی یەکجار زۆر و بێسەروبەریەکی ڕادەبەردەر لە کوردستان هەبوو. بەڵام وەکوبرێ شادێ بەڵێ بەڵێ مامۆستا
بەڵ بەرنامەیەکە ینی هاوارێکە بۆ ئەوی ئێمە ڕاستی بێئومێد بووین لەوەی کە دەسەڵات وەکو ویژدان وەکو ئەو هەموو شکست و دۆڕاندنە تۆ هەموو پارە و پولە و ئیمکانیەتت لەدەستبی و نێلی پەرلەمانێک چاودێریت بکە نێلی دەستگایەکی ڕقابە ئیشت لەسەر بکە یعنی دەسەڵاتێکی مطلقت هەبووە پارە و پولێکی بێڕاددەبەدەر لە بەردەستدا بووە ئیدارە ئیمکانیت کەچێت تو فاشیل بی شکست بینی ببیە بچێ ژێر باری قەرزێکی زۆر لە ناحەی دیپلۆماسی مەجالێکی زۆر دەبۆ کرابەوە تو شکستی تنیابی ینی باس ینی نەشارەزاییە کەشیان بێتە سەرباری ئەوەی کە ئەو هەموو خەڵکی دنیای ئامۆژگاریەکی زۆر جوانیان کەواروا عاقڵمەندانی ناوەخۆش کاکە و ڕیفراندۆمە لەو دەمەی مەیکە یعنی تو بەس بەبیرە خۆت بینەوە ئەو سەرکردانە چۆن باسی ینی ئەو چ بوو ینی ئەو پرسیارە خەڵک حەقی هەموو دام لە سەرکردەکانی ڕیفراندۆم کە برێکاکەەوە چ بوو باسی دەوڵەت دەکرد ئێمە لەچین بەغداد بەڵ ماوە دەستور 55 خڕوقاتی یعنی ئەو باسانە ئەوە چ بوو وەچی بەسەرهات چێ لێ بەرپرسیارە بەڕاستی فەوزایە لە کوردستان بەڕاستی خۆتزیینەوەی لە ژێرسای مەسئولیەت دوێنێ قسە کرایە ئەو ڕۆ جێبەجێ نەکرا هەموو وعدیاندا سەرانی ڕێفراندۆم کاگە شکستیان هینە ئەوان لێ بەرپرسیان ئێستا هەر ناژێن بەرپرسیان ینی ویژدانێکی نەبرێن دوورکەونەوە کاکەوە بووە 26 ساڵ لە هەموو ڕوویەک یعنی ڕوویەک نییە شکستی تێدا نەهێنرابی ئەو میلەتە بەرەو چێ بەرەو وەزعی زۆر زۆر خراپ و هەڵدێر و بە تایبەتیش وەزعی با بڵێن پێگەی کوردستان زۆر لە مەترسیدایە ئەوەندەی دۆڕایە ئەوەندی تریش زۆر لە مەترسدایە ینی مفاوەزاتەکانی داهاتووی خوا نەخواستا لە نێوان دەسەڵاتی بەغدا و هەرێمی کوردستان بکرێ لە سەدەستی ئەوانە دۆڕاندنی تێدایە بۆ ئێمە ئەو هاوارەمان لەو دەمەی لە بۆ ئەوەیە کە ئیتر ستۆپەک بەو هەموو شکستانە بێنین ئەگەر هەموو لە کۆبینەوە ئەوکو لە ڕۆژی جمعی دیاری کرایە داوا لە عاقڵمەندان و داوا لە دڵسۆزان کرایە کە چیتر بیر لە مەسلحەت و لە مراعاتی هیچ لایەک نەکرێتەوە ینی وەکوبری ستۆپێک بەو وەزع بکرێ و بیر لە ڕزگاری کوردستان بکرێتەوە بەڵێ یعنی ئێوە کۆنفرانسێک دەبەستن بۆ پێکێنانی بەرێک خۆتان ناوە بەرەیەکی نیمچە حیزبی و میلی بە تاکید دەزانی ینی ئێستا ئەوەی ئێمە دەکەین تقریبان سیاسی نییە وەکو برێ هاوارێکی مەرگە ینی خەڵکی کوردستان ڕوو لە مەرگە ینی ژیانیان نما تەواو ینی ئەوە جیایە لەگە سیراعی حیزبی ینی ئەو هاواری ئێمە هاواری هەموو خەڵکی کوردستانە کە چارەنووسی دما وەرە بزانم ئێستا لە داهاتوو ئەو نەوەی داهاتوو لە عقارات لە زراعات لە پۆست لە چیت لەو کوردستانەی مستەقبەلی مە هەموو ئەو طبقە دەسەڵاتە گەندەڵە بۆ خۆی بردیا بۆ ماڵ و مندار بۆ نەوەی داهاتوو کەواتە مندار و نەوەی داهاتومان دەبنە کۆیلەی ئەوانە هەر کۆیلەی و ئەگەر کۆیلایەتیش بمینێ یعنی ئەوانە هەموو هاوارێکە لە بۆ هەموو خەڵکی کوردستان کە دیفاع لە خۆی بکات دیفاع لە حیزبی نیە بۆیە ئێمە لەو دەمەی پشتگیریەکی بە سەراحەت ئەو جارە لە بەرەیەک دەکەین کە هەرچی حیزبیە لە کوردستان کە لەو طبقە گەندەڵەیدا نییە بێتن دابنیشی بەرەیەک بکە ئیش لە بۆ بەرەی وەکوبری ئیش لە بۆ بەرەی گەل بکە لە بۆ خەڵکی کوردستان بکە ئەو بەرەی تریش کە بەرامبەرمان دەمینێ بەرەی گەندەڵکاران چارە چێر باوانش ئیش لە بۆ خۆیان کەن وەکو نێنسکەی 26 ساڵە بە ناوی حکوومەت بە ناوی کوردایەتی ئیشی لە بۆ خۆی کردێ لە بۆ میلەتی فەقیر و هەژار و ئەوەی نەکردیا و ئەو بانگەوازەش دژی هیچ لایەک نییە چکە ئێمە لە ناو دەسەڵاتیش دەبینین خەرچی باش تێدا یعنی دەرکە کراوەیە مەجال هەیە لە بۆ ئەو پیا و چاک و پیا ئەوانەی کە پاکەکانی ناو دەسەڵاتیش ئەگەر بێنە ناو ئەو بەرە بەڵێ سوپاس دەکەم مامۆستا کاک ئەگەر بچینێت لای کاک کەمەر سوپاس بۆ بەڕێزیشتان دەمێ قسە لەسەرەوە بکەین کە ئێوە لە وتارەکەتان باز دەکەن کە کوردستان ڕوو لە هەڵدێرەوە باز دەکەن کە کوردستان گەڕاوەتەوە بۆ سەدەی 20 لە چ ڕوویەکەوە ئێستا دۆخێرێم گەڕاوەتەوە بۆ سەدەی 20 وە کێ گەڕانویتیەوە بۆ ئەو سەدەیە سەرەتا سوپاس بۆ کەناڵی پەیام سوپاس بۆ کارمەندە بەڕێزەکانتان و سوپاس بۆ بینەرانی خۆشەویست و ڕێز و سڵاویشم بۆ کاک مەسعودی براو هاوڕێی خۆشەویستم
کاک مەسعود لە ئەو پێشەکیە باشی شی کردەوە کە دۆخەکە لە چ قۆناغێکدایە و زۆر مەترسیدارە. مەترسیدارەکەی لەوایە کە ئەو دەستە و تاقمەی کە ئەو وەزعیان بۆ ئاهو دۆخە خراپیان بۆ کوردستان دروست کردووە بۆ لە ڕووی ئابووری و سیاسی و کۆمەڵاتیەوە و ئێستا ئەم برادرە ئەم تاقمە ئەم گروپە کە پێشتر ئەم دۆخیان دروست کردو ئەمانە ماونەتەوە و دەستبەرداری کورسی دەسەڵات نابن واتە هێزێکی شکست خواردو دەیەوێت بچێتە پای گفتوگۆکردن لەگەڵ ئەو لایەنانەی کە کێبڕکەی لەگەڵا کردوون و لەگەڵ ئەو لایەنانەی کە جاران دۆستمان بوون و وەکو گوێمان لە ئامۆژگارەکانیان نەگەر گوێمان لە بۆچوون و ڕاکانیان نەگەر و ئێستا جارێکی تر ئێمە کەوتونینەوەی کە لە ڕێگای هەمان ئەو کەناڵانەوە کە کەناڵی شکست خواردوون جارێکی تر دۆزی کورد بەرینەوانێ ئاستی باڵاتر و ئاستێکی پێشتر بۆیە پێم وایە ئەمە پێمان وایە کە ئەم دۆخە خراپە و جارێکی تر وەکو لە گوتارەکە ئاماژەمان پێکردووە ئەو لایەنە سیاسیانە بە تایبەتی هێزە دۆستەکانمان جارێکتر مامەڵە لەگەڵ ئەم بەرپرسانە لەگەڵ ئەم هەلومەرجە ئەو کەسانی کە هەلومەرجەکان دروست کردووە مامەڵیان لەگەڵان ناکەن و ئەگەر مامەڵیشان لەگەڵاکەن بە تایبەتی عێراق کە چاوی لەسەر تەنازول پێکردنی ئەو دوو هێزەیە کە لە دەسەڵاتان ئەمە واکە ئەوان تەنازول لە خاکی کوردستان زیاتر لە ئێستا و تەنازول لەو کیانە بکەن کە بەدەست هاتووەوە تەنازول لەو دەستکەوتانە بکەن کە خەڵکی کوردستان لە دوای ڕاپڕینەوە بەدەستێنەوە بۆیە ئەمە هەڵدێرێکە و ئێمە پێشبینی واکەین ئەگەر لێگەڕین ئەوانە هەر بخوان سەر پشک من لە مامەڵەکردن لەگەڵ لایەنە پەیوەندیدارەکانە هەلومەرجێکی خراپتر ئەبینین بۆ نمونە لە دوای ئەو هەلومەرجەی کە لەسەر ڕیفراندۆم بەڕێوەی کوردستان بۆتەوە ئەگەر ببینن تورکیا پڕکێشی کردووە هەنێ هێزی زیاتری هێناوەتە ناو خاکی کوردستان و ئێران بە دەرەجەیەکی زیاتر تەدەخولات لە شوونی هەرێمی کوردستان و عێراقدا دەکات و ئەمانیش ڕۆژ بە ڕۆژ تەنازول دەکەن لە پیچ شەرم نییە لە شاشەکانی خۆیانوانێوانێک کە جاران تەحەدای هەموو لایەکیان پێکەریسا لەسەر بە زنجیرە تەنازولات دەکەن مساوماکەن تەنها بە خاتری ئەوەی کە موچیان دەستکەوێ تەنها بە خاتری دانوستانە لەگەڵا بکەن و لە شاشەکانەوە دەرکەوێکەوان وەکو لایانی سیاسی و لایانی پەیوەندیداری هەرێمی کوردستان مامەڵان ئەمە پێمان وایە ئەمە مەترسیدارە و ئەبێ ڕایگیرێت. بەڵێ بەوە چوونی ئێستا هەرێمی کوردستان گەڕاوەتەوە ساڵی نەوەتەکان هەم لە ڕووی سیاسی لە ڕووی ئابووری لە ڕووی پشتیوانی نێودوڵەتیشەوە بۆی ئەو سیاسەتە چەوتی کە دەسەڵاتدارانی هەرێم پەیڕەویان کردووە. با من نمونەیەکت بۆ بێنمەوە دوای ئەوەی کە لە 16 ئۆکتۆبەر هێزەکانی پێشمەرگە پاشەکشیان پێکرا بۆ ڕۆژی دووەم نزیکی 12 لیوا هەبوو کە لیوای سەر بۆ وەزارەتی پێشمەرگە بوون هەموو لیواکان هەڵوەشیانەوانەیە هەر کەسا چەک و جبەخانە و تاقم و تفەنگی خۆی ئاملیا و جێگەری ئاملیوا بەشی کردەوە بەشێکی چۆ لای پاڵ هێزەکانی یەکێتی نیشتمانی کوردستان و بەشێکی چۆ پاڵ هێزەکانی پارتی دموکراتی کوردستان یعنی یەکەی هەفتایەکی هێشتیان بەهێز کردەوە و هیچ ئەو شتە نەما کە حکوومەتی کە دۆستەکانمان بە تایبەتی ئەمریکا و ئەڵمانەکان چەکیان بۆ ناردبوون بە ناوی هێزی پێشمەرگەی کوردستان و بەرگری هێزی پێشمەرگەی کوردستانوانەیە ماندووبوونێکی زۆران لەگەڵا بە خەرج زابوو و ئەوانیش وەکو درۆیەکی گەورە پیشانی خەڵکیانەدا کەوا خەریکی یەخستنی هێزی پێشمەرگەن لە کاتی سەرەتای ڕاپەڕینوانە هێزەکان جیابوون وەکو هێزی میلیشیایی ئەوە یەک دوام ئێمە لە کاتی ڕاپەڕینە لە دوای ڕاپەڕین هێزە سیاسیەکان زنجیرەیەک شەڕی ناوخۆیان کرد لەگەڵ یەکتریان بە خاتری کە هەنووز لە ڕێگای هێزەوە لە ڕێگای چەک و قۆتی سەربازیوانێ بەرامە سیاسەکانی خۆیان جێبەجێکەن ئێمە دوێنێ گوێمان لە باشترین وتەبێژ و قسەکەری یەکێتی نیشتمانی کوردستان کاک مەلا بەختیار بوو کە بەرپرسی دەستەی کارگێڕی یەکێتی نیشتمانی کوردستانە و لە تابی نخبەی خوێنەوار و ئەو کەسانێک کە قسە لەسەر دیموکراتیەت و لەسەر ئازادی و ڕادەربڕنی دەکەن زۆر باشکرا بە خەڵکی وتی ئێمە هێزمان هەیە ئەگەر یەک کورسیش بێن و ئەگەر کەمیش بێن و زۆدیش بێن وەکو یەک وایە بۆ یەکێتیە لەبەرەوەی هێزی سەربازی بەدەستە لەبەرەوەی پۆلیس و ئاسایشی هەیە و لەبەرەوەی کە خاوەن ئیمکاناتێکە کە هێزەکانی تر نیانە کەواتە ئێمە گەڕاینەوە بۆ خاڵی سفر لە ڕووی ذاتی خۆمانەوانێ لە ڕووی پەیوەندی ئەوی کە پەیوەندی بە دەریشەوە هەیە ئێوە سێکەن ئێمە لەگەڵ حکوومەتی عێراقی تەمەنایە کرد یا خەڵکی عێراق تەمەنای نەکرد بتوانن ئەو دەستکەوتانی کە لە کوردستان بەدەستداتوە هەیە بەشێک لەوەی کە خەڵک جۆرێک لە ئارامی بۆ گەڕاوەتوانێ بتوان وا بکەن ئێستا بە پێچەوانەوانێ ئێمە ئەمانێت چاو لە عێراق بکەین ئێمە پێمان وا بوو عێراق شکست خواردووە
پرۆژەی نەوتیان نییە پرۆژەی ئابوووریان نییە پێمانەوە بوو هەرچەنەمە ئەمە دلیلەوە نییە کە مەتحی عراقین عراقی ژێکە لە وڵاتانەی کە لە گەندەڵینترین وڵاتە بەڵام بەراورد بە هەرێمی کوردستان تاکو ئێستا موچە ئەدات هەتاکو ئێستا هێزی هەیە و هەتاکو ئێستا لەلایەن وڵاتە نێودەوڵەتەکانەوە معاملەیەکی جدیتری لەگەڵا کرد و ئەوەی کە لە هەرێمی کوردستان نەگوزەریە وەکو پاشکۆیەک بۆ عێراق و بۆ ئەو عێراقی کێمە ڕخنەما لێبوو وەها ماوەتەوە ئەوە پەیوەندی بە سیاسەتی ناخۆی خۆمانەوە پەیوەندی بەو تەڕاجعەیە کە لە وتارەکەی باسمان بەڵێ سوپاس دەکەین مامۆستا مەسعود بگەڕێمەوە لای بەڕێز سەبارەت بووی کە بەڕێستان باستان لەوە کرد کە سەرکردەکانی ڕفراندۆم زۆر متمانیان بەخۆ بوو هۆکارەکەی چی بوو کە زۆر متمانیان هەبوو اینجا ئێستاش لەم قۆناغەدا بوونەتە بارگرانی بۆ خەڵکی کوردستان ئێستا ئەو نەهامەتی کە هەیە پەیوەندی بەوە هەیە کەوان کورسی حکومڕانی چۆڵ ناکەن داوای لێبوردون لە خەڵکی کوردستان ناکەن هۆی ئەو متمانەیە دوایی دەرکەوت ینی خەڵکەی زۆر وا تێگەیشت بوو کە شتێک هەیە لە ژێر هەرچەندە ئێمە بە مطلقی ئەومان ڕەت کردەوە کاتی خۆی من خەڵک وا نەزانی ئەوە شتی ژێر بەژێری چکە سیاسەی دەولی و عیلاقاتی دووەلی لە سەدەی 21 وەکو سەدەی 20 نییە شتی ژێر بەژێر هەبی ئەو کاتی دوو جەمسەر بوو ئێستا تاک جەمسەرە ئەو کاتی مخابرات دەوری هەبوو ئێستا تینک تانکەکان دەوری هەیە شەفافە دیارە ینی ئەوها نییە بەو شێوازەی کە خەڵک بیری لێ دەکردەوە وەڵاوەندە فڕۆکەی فلان دەوڵەتی وهاتیە و لە هەندێک ناوچە چێگەلە عەجایب بەکاراتیە باسیێنەوەی کرێ گوتیان کۆمەڵک فڕۆکەوە لە ژێر پوشە ینی عافیە خەرچیش باوەڕی کرد بوو کۆمەڵە خەڵک ئەخر فڕۆکە لە ژێر پوش و لە ناو شاخی ئەدی مەتاری پێویست نییە یعنی ئەوە ئەو قسانە هەموو کرابوو ینی ئەوە ئەو قسانە نیشانەیەوەیە سەرکردایەتی ئێمە بەڕاستی نەشارەزا بوو زۆر نەشارەزا بوو لە سیاسەی دەولی یعنی ئەوجە یەک و دوژنا سەرکردەکانی ڕفراندۆ ئەوانەی بەشداری ڕفراندۆم بوون ینی با بڵێن نەک حیزبک بە کامیل ئەوانە ینی دیتت چۆن بوو لە کاتێک شکستیانە ئێستا پێشیان ئەی بە باسی دەوڵەتی کوردستانی ئەمە ئەو کاتی پێمان گوتمان کاکە ئەوە دەوڵەتی کوردستانی 10 ساڵ دوور دەخاتەوە وەڵ ڕەنگە ئێستا خراتریش لە ئێستا پێشان لە هەموو سەردانەکان بە سەربەرزی دەیانتوانی باسی دەوڵەتی کوردستان کە حتا لەگە عەبادی باسییان کردبوو ئێستا چی هەیە وەفدی کوردی بتوانانی ئەو جورئەتەی هەبی لەگە عەبادی یان لەگە ئەمریکا یان لەگە فەرەنسی باسی دەوڵەتی کوردستانی کە ها چ گورزێکی گەورە بە کورد و کوردستان و ئابوووریەکەی و پێگەی کورد و وە خودی مەلەفی دەوڵەتی کوردستانی شکەوت ئەوە دەری خست کە ئەو مەجموعە سەرکرد زۆر نەشارزە بزانە زۆر بە ئاسانی کاکە لێیان دەپرسین شەڕەبی دەیان ناوەڵە هەتا من یەک لە مخحەلیلە گەورەکان دەیگۆ بە سەنت کەس ناتوانانی نێزی کوردستانی کەوی یان یەکیان دەیگۆ ئەگە تورکیا بە ئیتیجاهی ئێمە نێت دابەش دەبی ئێران پارچە پارچە دەبی ئەمریکا سقوت دەکات ینی قسەی گەلە عەجایب دەکرا لەو ئەوانە هەتا یان محەلیلێک دەیگۆ ئەو حەفرە ئەوە ئەمری ئەمریکایە و دەوڵەت دروستەی بۆ خۆرزانی سەرکردەی حیزبەک لە دەرەوە هاتووە دەیگۆ لە بیری چی بوو چەند دەوڵەت هەیە دەیگۆ 170 دەوڵەت پشتیوانی دەوڵەتی کوردستان نییە ینی لەبارەی گوتنی تر کە شەڕ دەبی شەڕ نابی هەمویان شەڕ نابی کەرکووک سەلامەتە ئەرێ باز لەوەی دەکرا کاکە ئەگەدی سنوورەکان جیران نا هیچ نییە لەبەرەوەی مەسلحەتی تەمەشا ئەو قسە سادە بێمستەوە زەعیفانە تەمەشای ئێستا بکە چیان بەسەر هات دەرکەوت ئەو سەرکردانە زۆر لەوەی نەشارەزاتر بوون کە ئێمە فکرمە دەمانزانین تا ڕادێک نەشارەزانە بەو دەرەجەینە بۆ ئێستا بە هیچ نەوعەک مەجالی ئەوەی نەما ینی وەزعی کوردستان تەحملی ئەوەی ناکە ئەو سەرکردانە چیتر کورد بەڕێوە بن یعنی وەکو ویجدان وەکو تاریخ وەکو وەتەنیەت ئەو داوایەکی زۆر برایانەیە تیکرای کوردستان داوایان لێ بکە ئێمە مەمنونی لێتان تۆزێک دەسەڵات بەجێ بێلێت ینی دوورکەونەوە لە ئەوەی وە باشتریش لەو ئامۆژگاری ئەمە زۆرمان ئامۆژگاری کردن بەجێ کەسیان کەڵام ئامۆژگاریەکی تر هەیە ئێستا زۆر ناخۆشە لە بۆ ئێمە یعنی سەرکردەکانی کورد ئەوەیان لێ ئاشکرابی کە پارە و پولێکی زۆریان هەیە لە دەرەوە ئەوەیان لێ دەینەوە دڵنیا بن بۆ ئێستا ڕاست ئەو پارە و پولە دزراوی داینەوە بیدنە ئەو میلەتەی بەشێ چەند ساڵی موچە خۆران و فەقیر و هەژاری ئەو خەڵکەی دەکات چەند گوناحە ئەوانە میلەت وای بەسەر هاتووە لەلایەکی تریش ئاگادار بین ئەمریکا
کاتێک کە غەزەبی شخصی دەگرێت ینی تەمەشانەکە ئەمریکا ڕاستە دەوڵەتەی موسساتیە بەڵام جارجار وەکو تووڕەبوون لە شخصیشی هەیە بۆ نمونە لە ئەفریقا لە عیدی ئەمین تووڕەبوو لە ئۆغەندا لا معەمەر قەزافی لە کابێلا و دوای لە سەدام حوسێن دوای لە شاڤێز ئەوە ئێستاش لەو مەجموعە سەرکردەی کورد تووڕە بووە مەلەفیان جارش کە ناکاتەوە ینی بە تایبەتی کورد کە کارتی زۆر بە قووەتی لە دەستنیە ئەوانە ڕئیسی دەوڵەت بوون مەسەن نۆریێگا لە پەنەما ڕئیسی دەوڵەت بوو کە ئەمریکات وەکو شخصی غەزەبی لێگرت ئاخیری چی بەسەرهات دیتان یان سەدام حوسێن چی بەسەرهات بۆیە وا چاکە ئەو ڕئیسانەیما سەرکردەی حیزبەکانی ڕیفراندۆم وەکو ویژدان لە بۆ حیزبەکەی خۆشیان ئەگەر دڵیشان بە کوردستانەسێ بەجێی بێن لە بۆ نەوەکانی خۆیان یعنی ئەوانی دوای خۆیان بێن باشتر لەوەی ئەو غەزەبە و ئەو سزایە بەردەوام بی لەسەر هەم حیزبەکانی خۆیان و هەم لەسەر کوردستانیش چونکە ئەو سزایە وای زەمینەیەکی وای خۆش کردێت کە بەغدا زۆر زاڵبی وەکو کاک کەمال فەرمووی بەغدا بەو زەعیفەی بەو گەندەڵەی بەو ناڕێک و پێچەی ئاوا خۆی گران بکە هەر لێرەش داوای بینینی بکەن و نەتوانن بین ینی زۆر بەڕاستی ئیلا دەرجە ئیحباتە لە بۆ حیزبی کوردستان کە تو 20,000 داوای بکەی و واستەی بکەی و بچێ وڵاتان و ئەرێ برێنە عێراق گفتوگۆم لەگە بکەوت لەگەردنەکە عێراق بە وەزعی بەڕاستی ئەوەیە ڕاست وەرەقەیەک بنووسی و ئیستقالە بدەی بچێ و برێکا کات شکستم هینا و چەند جوانە و چەند ئەمەلیەکی ویژدانی و با کۆمەڵە خەرکەی شارەزار دەستەکی ئەمین و شارەزار بێ و بێ کوردستانی بینا بکەتەوە ڕزگار بکە بەڵێ سپاس دەکەم کاک کەمالەگە بگرێم و لای بەرز پێشتر مامۆستا مەسعودیش باسی لەوە کرد کە ئەو بەرەی کێوە داوەتان کردووە کە بەرەیکی نوێی حکومڕانەتی پێک بێنرێت ینی خەسڵەتەکانی ئەو بەرەیە چین و پێویستە لە کێ پێک بێنرێ ئەو بەرەی کێوە داوا دەکەن بۆی کە کوردستان زیاتر ڕوو لە هەڵدێر نەکات کە گروپێکی فشارمان لە ماوەی یەک ساڵی ڕابردووە دروست کردووە لە هەولێر و سلێمانی و شارەکانی تر و ئێمە گوشارمان بۆ بوو یاخۆت لەگەڵ لایەنەکانە کە دانیشتمان کردووە داخوازیمانەوە بووە کە ئەم لایەنانە بنە بەرای ئۆپۆزیسیۆن تا کاتی هەڵبژاردن لە کاتی هەڵبژاردنیشا ئەگەر پێکەوە نێتوانیان بەرەیەک دروستکەن و ئەم بەرەیە بۆی کە زەمانەتی ئەوەی هەبێ کە هاوتەری بێ لەگەڵ خواست و ناڕزاتەکانی خەڵکا بێ شەرایحەکانی تری کۆمەلگا بەشداری پێ بکرێت شەرت نییە مەرجنی ئەوانش حیزب و لایانی سیاسیانەوێ بەڵام هەچ کەسێک لەگەڵ ئەم ئاراستایەتەوە بواری بۆ بڕخسێ ڕێگای پێ بدرێت لەناو ئەم بەرەیە بۆیە ناومان ناو بەرێکی نیمچە میلی و ڕاستە ئێمە باسی فراکسیۆنمان کردووە بەڵام ئەسڵی پرسەکە ئەوەیە کە بەرەیەکی سیاسیە بەرێکی سیاسی بلۆکێک لە بەرامبەر ئەو بلۆکەی ترا دروست کرێت کە پارتی و یەکێتی دەستیان گرتۆ بە یەکەوانێ و سەربارەوەی تەخوینی یەکتریەکەن سەربارەوەی دنیای کێشە و لە ملانیانەیە بەڵام لەسەر دابشکردنی ئەو بەرژەوەندی و مەسلحەتی کە دەستیان کەوتە بۆی دەسەڵاتوانێ دەستیان خسۆتە دەستی یەکە و شانە ناو بەشانی یەکەوە ئەمە ئەستەما ئێمە بیر لەوە بکەینەوە بەلایەنێکی سیاسی دیاریکرا و بتوانین ئەم بلۆکە بخەین و وەکو خوان دەڵێن هێزیان هەیەت و لیستی ناخبین پاک نەکراوەتەوە و ئەنواوە شکاڵ وەسایلی جۆریان هەیە پشتیوانیان هەیە بۆی کە ئاراستەی خۆ هەڵبژاردنەکان بەلا ڕێیا بەرن بۆیە ئەمە پێمان وایە پێویستمان بە بلۆکێکی بەهێزە و پێویستمان بە دروستکردنی گەشتبینیەکە لای جەماوەر بۆی کە بتوانن بەشدار بن لە هەڵبژاردنەکانە تا بە ئومێدەوە بەشدار بن ینی خەڵک بۆ دەفع البەڵاو بۆ لە شان خاڵیکردنەوەی خۆی نا وەکو ئەوەی کە ویژدانی خۆی ڕەحەتکا بەشدار بێت بۆ ئومێدەوە بەشدار بێت کە ئەم بلۆکە تازەیە و ئەم هاوپەیمانێتە تازەی کە ئێمە قسەی لەسەرەکەین توانای گۆڕینی فۆرمی دەسەڵاتیەیە چکە کێشەکەی ئێمە لە فۆرمی دەسەڵاتەکایە نەک لە لایەنە سیاسەکانایە و ئەگەر ئەم لایەنە سیاسیانەی کە ئێستا لە ئۆپۆزیسیۆنیشان سوێنە بنەوە بەشتری لەگەڵ لەناو ئەم فۆرما هەمان کار نەتیجە و هەمان ئەو دەسەڵاتی لێ بەرهەمێک کە ئێستا بەڕێوەچێ و ئەمانە بنە مساعیدی ئەو دەسەڵاتە بۆ گەن و گەندەڵ و شکست خواردەوە بۆیە تەمەناکەین یاخود داخوازیەوەکەین ئەم بەرەیە
یا لە ئۆپۆزیسیۆنا بێت یا لە دەسەڵاتە بێت و بە هیچ نوعی شەراکەتی پارتی و یەکێتی نەکەن لە دەسەڵاتە و ئیتر چیتر وازدەوە بێنین ئەو فۆرما بەسەر چوو بە ناوی یەکڕێزی کوردی و بە ناوی ئەفکاری ناسیۆنالیستی و بە ناوی ئەفکاری نیشتیمانیوانەیە قڕ کرێتە چاوی خەڵک و خەڵکرێتە چاوی خەڵک و وڵات بەرەو هەڵدێر و بەرەو نەهامەتی و بەرەو ئاراستەیەکی بەرێت کە کۆمەڵێکی کەم بەرژەوەندخواست قۆرخی دەسەڵات بکەن و خەڵکیش زەقەی چاوی بێ ئەبێ ئەم لایەنە سیاسیانە ئیرادیان هەبێ جەرایەتیان هەبێت تەجاوزی و فۆرمە بکەن و ئێمە وەکو خەڵکی ڕۆشنبیر هەوڵێن کەمپینێک دروستکەین بۆ پشتیوانیکردنی ئەو بەرەی هەموو ئەو کەسانی هەموو لایەنانەی کاچنە ئەو بەرەوانێ بم فۆرمە ڕازی دەبن. بەڵێ سوپاس دەکەم ناوبڕێکمان هەیە دواتر دەگەڕێم بۆ لای بەڕێستان بەڵێ بینەرانی بەڕێز ناوبڕێک و دەگەڕێنەوە وڵاتە. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕیکلام. تۆپ ئارت گروپی کۆمپانیەکانی نوێکار بۆ جوانکاری بیناسازی. گروپی کۆمپانیەکانی نوێکار لە وەرزێکی نوێی کارکردنیدا هەڵدەستێت بە داشکاندنێکی بەرچاو بۆ سەرجەم مەوادی جوانکاری بیناسازی و پێداویستیەکانی. هەمیشە تۆکمەی و جوانی و خێرایی لە پێشینەی کارەکانیەتی و سەرجەم کارەکانی کۆمپانیای نوێکار زەمانی 10 ساڵی لەگەڵدایە. لە سەرجەم پارێزگاکانی هەرێم کار دەکەین و گواستنەوە و بەستن بێ بەرامبەرە. لە ئەزمموی کارەکانمان هەمیشە تۆکمەی و جوانیمان دڵنیاکەرەوە بۆ کڕیارانمان. ناونیشان کەلار شەقامی سەرەکی لیوا بازار بەرامبەر مزگەوتی تەقوا. گروپی کۆمپانیەکانی نوێکار. خوانی بەیانیان لەگەڵ شوکۆلاتەی فەرمەند و زەبەخش و شادی هێنەرە. فەرمەند کۆمپانیای دنیا دیکۆر. کۆمپانیای دنیا دیکۆر ئامادەیە بۆ دانانی دیکۆراتی ماڵ و شوێنە گشتی و حکومیەکان. کۆمپانیای دنیا دیکۆر هەڵدەستێت بە دروستکردن و دانانی کەوانتەر و ژووری نووسن و ئۆفیسی گەشت و گوزار و جبسم بۆردی مەغریبی و کاغەزی دیواری ئیتاڵی و تەختەی ئەرزی تورکی و ئەڵمانی و جیاکردنەوەی هۆڵ بە SDF و MDF و داری سروشتی. کۆمپانیای دنیا دیکۆر دنیایەک بۆ دیکۆراتەکانتان. ناونیشان سلێمانی فەرعی یەکەم شەقامی بازنەی مەلیک مەحموود بەرامبەر پارکی مەلیک مەحموود. فەرعی دووەم شەقامی بازنەی مەلیک مەحموود بەرامبەر سۆپەرمارکێتی ئاڵتون. فەرعی سێیەم ناوچەی پیشەسازی یەک بەرامبەر تاقیگەی بیناسازی. کۆمپانیای دنیا دیکۆر. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕیکلام. تۆپ ئارت. دووبارە سڵاوتان لەبێت بەڕێزان. کاک کەمال لەگەر بگەڕێم بۆ لای بەڕێز سەبات بووی کە بەڕێزتان پێش ناوبڕەکە باسەنەوە کرد کە پێویستە دوو بەرە دروست بکرێت لە کوردستان، بەرەی دەسەڵات یاخو بەرەی گەندەڵکاران و بەرەی ئۆپۆزیسیۆنیش. ینی پێتان وایە ئەم دابەشکاریە دەتوانێت خزمەت بەدۆخێریم کە ئێستا ئەمە بە تەواوەتیەک لا بکرێتەوە بەرەی دەسەڵاتەوە بەش بەرەی ئۆپۆزیسیۆنە؟ تەنها ئەوە نا ئەو دابشبوونی ئەو دووبەرەیە ئێمە پێمان وایە ئەبێت تەجاوزی کۆمەڵی شتکەین. یەکی لەو شتانێک کە بێت تەجاوزیکەین وەلایەنە سیاسیەکان ئەو قەنەعەتیان لا دروست بێت کە بەم نیمچە دەربڕینا یاخو بەم ترسنۆکی و بەم دڵە لەرزەیە ناکرێت تۆ ئەم سیستەمە گۆڕانکاری بەسرابێنیت. ئەمڕۆ ئەمە شیر بۆ داپیرەیە. ئێمە پێمان وایە ئەگەر ئەم لایەنە سیاسیانەی کە بڕوان بووەیە کە ئەم فۆرمە لە دەسەڵات شکستی خواردو بە تایبەتی لە دوای ئەم ڕیفراندۆم لە دوای 16 ئۆکتۆبرەوە ئەبێ بیل لە شێوازێکی ترکەینەوە. ئەم شێوازەی تر چۆنە ئەمە تەفاسیلێکی وردی هەیە، بەڵام جارێ با لە پێشا قەنەعەت بێنین کە ئەم ئەبێت تەجاوزی ئەم فۆرمە بکەین. هەمووانێک کە بڕوان بە تەجاوزکردنی ئەم فۆرمە هەیە ئەتوانن لە بەرێکا کۆ بنەوانەیە. ئەوانشی کە ئەنە دەست بەم فۆرمە بگرن و مستەفید بوون و قازانجیان لێکردۆکە بە دڵنیایەوە یەکسانە بە هەموو پارتی و زۆرینەی یەکێتی ئەبێ لەگەڵ ئەو فۆرما بمێنەوانێ و بەرپرسیارەتەکەی بخەنە سەرشانی خۆیان و لە هەڵبژاردنێکی نەزیها ئەم دوو بەرێ بکەونە بەرامبەری یەکتری. ئەگەر لایانی دەسەڵات ئێستا بردیانەوە و خەڵک داوای ئەم فۆرمە کۆنەی کرد و بەردەوام بێ ئەم فۆرمە کۆنەیان سەپان بەسەر خەڵکە
ئەبێ لایەنەکانی تر نەچنە ئەم حکوومەتەوە و ئەبێ مقاتعی بکەن وەکو ئۆپۆزیسیۆنێکی مەدەنی بمێننەوانێ بۆی کە نیشانی بن ناکرێت پێک لەگەڵ دەسەڵاتا بێ و پێکیش ناڕازی بێ و ئەگەر ئەم لانی تر دەسەڵاتیان بردوانێ ئەبێت جەراعەتیان هەبێت ئیرادیان هەبێت داوای دەسەڵاتکەن نەک بە شەراکەتی پارتی یەکێتی جارێکی تر تەسلیم بە ئەمری واقع بن و ئەو فۆرمە کۆنا پسە پێێنەوە بەسەر ئەو ئیرادەی خۆیاندا ئەمە بەشێکە بەشێکی تری ئەم میکانیزمی کە ئێمەڵمان بژاردووە ئێستا شقام عاجزە شقام نیگەرانە بێئومێدە لە بەرامبەر هەڵبژاردنەکانە ئەبێ ئێمە ئومێدی پێبەخشینەوە بێ کارێ بکەین ئەم لایەنە سیاسیانە بە جوودی خەڵکی نوخبابە بە جوودی لایەنە پەیوەندیدارەکانی نێودەوڵەتی هەوڵ بین لیستی ناخبین پاکەینەوە و قسە لەسەرەوە بکەین کەمترین تەزویر بکرێت لە هەڵبژاردننی ئایندەیە بۆی کە خەڵک متمانی بۆ بێ کە دەنگەکەی نافۆتێت دەنگەکەی گەمی پێ ناکرێت و ئەو قسە پرۆپوچانی کەوان هێ خاوەنێزی چەک و جبەخانن و دەسەڵات تەسلیم ناکەین ئەوە با پسوێنین بە دوای نەتیجەکە ئەو کاتە ئەگەر ئەوان بە هێزی چەک دەسەڵاتیان بەدەستەوە گرت و قەتوعامی خەڵکیان کرد ئەوە دیارە خەڵک قسەیەکی ترێ بێت و لایەنە پەیوەندیدارەکان عێراق دۆستەکان لە دنیان چاڕێ ناکەن یاخود چاڕێەوە ناکەن بەو شێوە مامەڵە لەگەڵ دۆخێکا بکرێت چکە هەرێمی کوردستان ئەم لایەنە دەرکەوت وەزن و قووەتیان چەنە عومقیان چەنە و ئەوەی کە ساڵهای ساڵە بە ناوی دروستکردنی ئەوەی کە پیان وا بوو کە هاوپەیمانەتێکی گەوریان لەگەڵ وڵاتانی دەرکەوت کە ئەمقی ئەم هاوپەیمانەتی و لۆبیە کە کردوانە چەندێکەوە و هەمووی فشەکە و تڕەکەڵەکە هیچ قازانجێکی بۆ کردنیە بەتەنها قازانجی بۆ دەسەڵاتێکی کەمینە هەیە کە پارتیەکێتی قۆڕیان کردووە. بەڵێ سوپاس دەکەم کاکەمە ماوەستا مەسعود ئەگەر بڕین و لای بەڕێزت سەبارەت بە ئەوەی ئەگەر بێت و ئێستا سەرانی ڕفراندۆم تاکو ئێستا مەسەرەن ئامادەنی پۆستەکانیان چۆڵ بکەن ینی بە بۆچوونی ئێوە هۆکاریەوەی کە ئێستا بەغداد مەسەلەن گفتوگۆ ناکە بۆ نمونە پشتیوانی نێودوڵەتی وەکو پێویست نییە؟ وی چۆل نەکردن زەنی ڕاستیەکەی با شتێک برین لەو دوایەی هەردوو سەرۆکوەزیران و جێگرەکەی سەردانی فەڕەنسا و بەریتانیا کرد فەڕەنسا و بەریتانیا داوایان لێکردبوون کە مفاوەزاتە شەفاف لەگە بەغدا بکەن تەمان گەڕابوونەوە زۆر لێکیاندا بووە ئەو کوردستان یان دەسەڵات ناتوانانی مفاوەزاتی شەفاف نەخۆ بەخۆ و نە لەگەر خەڵکی دەرەوەش بکات چکە مەلەفەکانی هەمووی خوار و خێت یعنی ئەگە وەسفەکەی بە جوانی بکەین دەنا زۆر خراتریشە لە خوار و خێت ینی مەلەفی نەفت چۆن دەتوانی بیداتە بهینتە سەر مێز ئەو نەیتوانێت بهینتە سەر مێز لەگەر پەرلەمانی خۆمان لەگە حیزبەکانی کوردستان چۆن توانی بهێنتە سەر مێز لەگە عێراق مەلەفی با بڵێن خاڵە سنووریەکانە گومرگەکان ناتوانی مەلەفی ئەمنیە مەلەف تێکڕای ئەو مەلەفانەی هەیە چکاوەی کێشانەی لەگە بەغدای خۆ و کێشانە پێشتری لێرە لە کوردستان خۆبەخۆیی هەیە بۆیە ناتوانی ئەوە کەواتە دەسەڵات ئێستا لە قەیرانێکی زۆر گەوردایە قەت تەوەقوعی نەدەکرد ئەو کاتی خۆی کە ئەو مەلەفانەی ئیش لەسەر کردیە و بەو شێوە نامەسوولیانە کردیتی نەیزانی ڕۆژێکدا دێ وەزعی دووەلی وای لێ دێ وەزعی ئیقلیمی وەزعی عێراقی و ناوەخوای لێ دێ لە کاتەچێ ئاوا دەکەوتە دژێر شەفافیەت و مەلەفەکان کەشفە بن ئەو حسابەی نەکرێت لە ئیحراجێکی یەکجار زۆر زۆر گەورەدایە ئەو وا دەزانی ئەگە کورسی بەجی بێلێن هەم لەسە ئاستی عێراقی هەم لەسە ئاستی جیهانی هەم لەسە ئاستی کوردستانیش تووشی سزای زۆر گەورە دەبن دەبی ئەو بەرەیە دەبی ئەو دڵنیایی بدا تا و سەرکردانە کە سزایەکە ئەوە نییە بەڵام ئەو ماڵ و سامانە زۆرەی کە ئیمین لە تەبردیتیان دەبی ئەوەی بیننەوە ئەوە هیچ چارە نییە بەڵام باقیەکەی تر دەکرێت قسەی لە قسە بکرێ لەبەرەوەی ئەمە ئەو بەرەیەکە کەمالیش وەسفی کرد نەک هەر ڕزگارکەرە فریاد ڕەسا بەڵکو مەرحەمەتێکیشە بۆ ئەو سەرکردانی کە ریفراندۆم لەبەرەوەی دەبێ ئاگادار بن مەلەفی زۆر گەورە بەڕێوەیە دادگایی بەڕێوەیەک نەک لە کوردستان عێراق ڕاستەکەی لەسە ئاستی تر بۆن منە ئێستا هێزەکانی تورکیا لە کوردستانن ئەنی ئەو مەلەفە ئاگایان لێبی چەندما ناگاتە چەندمانش دەجولێ ئەوە هەیە ها هەمیان مەلەفی کەوتنی مووسڵە مەلەفی تیرۆرە نزانین چۆنە ئێستا خەرکە لە دەسەڵات وا تێگەی ئەگە بچن ڕزاوتکایەکی لە عەبادی بکەن و لەگەرەوی ڕێککەن یان لەگە مالیکی ئیش خلاص دەبی کاکەوە سەردەمی سەدام حوسێن نییە برێگە دەستی سەدام حوسێنم ماچ کرد و تەواو عەفو ئەوانیە ئێستا عێراق دام و دەستگای تری هەیە پەرلەمانی هەیە دادگای هەیە
ئیعلامی هەیە ئەوانە دەجوولێنن ڕاستی دڵنیام لە پەرلەمان دەجوولێ حتا ئەگەر حکوومەتیش نەیجوولێنی کۆمەڵک ئەو مەلەفانە دەجوولێ ڕوبەڕویان دەبتەوە بۆیە وا چاکە لە ئێستاوە وەکو برێ ئیتیفاقەک وەکو برێ وجدانی خۆیان دڵیان بەخۆیان بستێتەوە بابەجێی بێنن لە بۆ دەستێکی ئەمین و شارزا وەبی چارەسەری ئەو مەلەفانش لە بۆ ئەوان بکەن یعنی دەبی ئەو بەرەی گەل ئەو حیزبانەی کە ئەو هاوپەیمانی بکەن دەبی یەک لە خەمەکانی ئەوی چۆن لێ نەگەڕێن سەرکردەکانمان تووشی زیندانی دەسەڵاتدارانی بەغدا و دەسەڵاتدارانی تری وڵاتان بنەها ئێمە ئێستا عەبدوڵڵا جەلانمان لە زیندانی تورکیای هەموو ڕۆژێ لە بۆمان مردن و ژینێکە یعنی زۆر ناخۆشە لە بۆ هەموو تاچێکی کورس سەرکردەکمان لێبی ئەنی ئەو سەرکردانەی ڕیفراندۆمیش ڕاستە ئێمە لێیان تووڕین ڕاستە زوڵمی زۆر گەورەیان لە ئێمە کرێ بەڵام زۆر ناخۆشە بچبێنێ بکەونە زیندانی بەغدایە ئەو بەرەی گەل ئەوەی ئێمە ڕامانگەانی و ئەو بەرەی کە ئەو سێ حیزبە و دبتە 4 و 5 و 6 ئیشاڵڵە و میلەت و وەدام و دەستگای مەدەنی و کەسانی سیاسی کە بەشداری دەکەن دەبتە هێزێکی سەربەرز دەتوانی بەبێ ئەوەی مەرجی بەسەدا بسە پێندرێ بە سەربەرزی دەتوانین مفاوەزات لەگە بەغدا بکە کارتی زۆر گەورەی لە بەردەستی دەبی بۆ ئەوەی دیفاع لە تێکڕای کوردستان بکە بە دیفاع لە سەرکردەکانی ڕێفراندۆمیشەوە ئەوانە هەموو خاڵی زۆر گەورن یعنی خاڵی تەفاهمن ئەگەر ئەوانە بیرەتی ڕاستەقینە لە خۆیان بکەنەوە یعنی کەواتە ئەو بەرێ موامەرە نییە لەسە هیچ لایەک ئەو بەرەیە بەرێ یعنی وەکو برێ دەرگای کراوەیە لە بۆ پیاوچاکانی ناو حیزبەکانی دەسەڵاتدار ئەوی لە زۆر گەندەڵی نەئاراون بەڵێ ئەو دەستە ئەمینە کامەیە کەوە زۆر تاکیدی لەسەر دەکەنەوە لە کوردستانە کە باز دەکەن کە دەبێت دەستێکی ئەمین لە مەودووە حکومڕانێتی بگرێتە دەست ئەو دەستە ئەمینە کامەیە وڵای من دەستێکی ئەمین و شارەزامان وەسف کردیە وە گوتیمانە ئەو دەست ینی هەرێمی کوردستان بدرێتە دەست ئەو ئەمین و شارەزایی بە 2 ساڵی تر ئیشاءالله هەرێمی کوردستان وەکو جاران پێگەی دەوڵی دەبی پێگەی ئیقلیمی دەبی و پێگەی عێراقیشی بەقووەت دەبتەوە و ئابوووریەکەشی ئەوەندە زۆر بەقووەتە بای 6-7 میلەتی تری پێ بەخێو دەکرێ بەڵام بەڕاستی ئەوە دەست نەبوو ئەوی چەند ساڵە ئەو کوردستانی لە دەست بوو ئەو هەموو قەیران و وەزع و قەرزاری و بەخۆ بە هەمومان ئەوەی دەبین ئەو دەستە ئەمینە الحەمدلله لە کوردستان زۆر فراوانە کوردستان لە کاتی خۆی ناوبانجی زۆر بووە بە ئەمین و ئەمانەت ئەم هەر قسەی تەبرێزی دەجێڕمەوە کاتی خۆی سەردانی مووسلی کردیە بە ڕەواندز داهاتێ لە سەردەمی حکوومەتی میری سۆران دەرێ چی سەگ زێڕم دیتەوە لە سەر جادەی تەنیشت ڕێ بەڵام ئەمر وابوو کەس ناوی دەستکرد دەرێ 15 ڕۆژ سەفەرم کرد لە بۆ مووسل گەڕامەوە دەبین چیسەکە هەر لە شوێنی خۆیتی ئێخۆمە هەموو بەبیرماندێ لە کوردستان لە دوکان بە پەڕۆچ قپات دەکراوەندە ئەمین و ئەمانەت پۆلیس و ئاسایی شیشمان نەبوو ئەو میلەتە خۆی ئەمین و ئەمانەتە یعنی کاتی خۆی لە شیفاء العلیل کتێبی شیفاء العلیل ناو لە کورد نابڕ و نانرا بوو قوڕیش العەجەم ئێستا لەبەرچی و هەمووی دز و تاوان بار و تاڵانچی دروست کردیە ئەوە ینی خەرچی پاک هەیە دەتوانین وە شارەزاش هەیە ئەوە دەتوانین ئەو هەرێمی کوردستانی بیدەینە دەستی کوردستان تەتەور پێ بکە ڕزگاری بکە و لەو مەینەتێ گەورەی ئێستا تێکەوتووە ڕزگاری بکە بەڵێ سوپاس دەکەم کاک کەمال بگەڕم وڵای بەڕێز باسە لەو کە نابێ بە ناوی نیشتیمانیەوە یەکریزیەوە ینی جارێک تر یەکریزی لەگەڵ یەکێتی و پارتی ینی دروست بکرێتەوە پێ دوای نابێت ینی بەم پاساوە یەکریزیە کە دەسەڵات داوای دەکات دووبارە دروست بکرێتەوە بۆ ڕاستکردنەوەی ئەم حکومڕانێتی ئێستا لە ڕاستیە لە ڕابردوو ئەمە ئەوەمان سەلمانی بۆمان سەلماکە شتێک نییە لە لای پارتی یەکێتی ناوی شەراکەت بێ و ئەوان تەنانەت یەکتریشان قبول نەکردو بۆیە تاکو ئێستا زۆنی سەوز و زەرد و زۆنی جیاوازن و حکوم ڕاستە حکومڕانیە یەک حکومڕانی هەیە بەڵام بە 2 ئیداری جیاوازەوە و ئیداری بەرپرسەکانی زۆنی زەرد توانا و دەسەڵاتیان لە زۆنی سەوز کەمە هی سەوز لە زۆنی زەرد کەمە و شتێکی شکلیان دروست کردو بە ناوی حکومەتەوە گنا 2 حکومەتە و 2 ئیداری تاو جیاوازە و وەکو بینیمان کە لە دوای 16 ئۆکتۆبەریشەوە هێزی پێشمەرگە و پۆلیس و ئاسایشەکەشان بە تەواتی دابشی دوو کردووە و جاران لە کردکوو
کەرکووکە بەداخەوانەیە هەردوو هێزەکە تاواجودیان هەبوو تەنانەت دوو سیستەمی پەروەردەی جیاوازیشان هەبوو و نیانتوانی بۆ یەکۆن لە یەک منجەڵانە ئەکوڵان بەداخەوە کە بەشێک لەو نیگەرانی و لەو ڕێژبینەی کە تووشێمە بووە پەیوەستە بە و مێژووە تاڵە ناشینەی کە پارتی یەکێتی نیشتیمانی کوردستان تەقدیمی خەڵکیان کرد لەو منتیقانەی کە ئەکرا هیچ نەبێت لەو منتیقانەی کەوکو کەرکووک و جەناوکانە کە کێشە و ململانەی حیزباتی دوورخەنەوە بۆ ئێمە پێمان وایە شتێک نییە ناوی شەراکەت بێت لە دۆخێکە کە پارتی یەکێتی زاڵ بن بەسەریان. بەڵێ ئەو یەکریزیەی پارتی و یەکێتی داوای دەکەن بۆچیە ئێستا بۆ نمونە ئێستاش باز لەوە دەکەن کە یەکریزی دەبێت یەکریز بێ بۆ مەسەرەوەی حکوومەت باز لەوە دەکە کە ئێمە چەندین جار داوای یەکریزیمان کردووە بەڵام یەکریزی بە زۆر دروست ناکرێت مەبەستی ئەوەیە کە خەڵکی تر نایەتە پێشەوە. بەڵێ ئەوان یەکریزییانەوێت کە هەرخواان ئاغا بن و بەشداربووەکان پاشکۆ بن ئەوان بە دوای پاشکۆن نەک بە دوای شەریکی ڕاستەقینەوە نەگینا ئەگەر بە دوای شەریکی ڕاستەقینەوە بن ناکرا بەڕاستی بە عازی حیزبێک وەزیری لایەنێک بنێرێتە ماڵەوە سەرۆکی پەرلەمان ڕێگری لێ بکرێت پەرلەمان بۆ ماوەیەکی دوور و درێژ لە کاتێکی محریجە پەک بخرێت و من پێم وابێ هەمووانە دلیلەوەن کەوان شەراکەتیان قوبوڵنیە لە بە هیچ شێوەیەک نانوێت کە شەراکەتی ڕاستەقی نەبێ ئەوان پیان باشە هێزەکانی تر وەک ئەو هێزانی کە ئیسا لەناو حکوومەتان ماونەتەوە بەشێ بن یا جوزێ بن یا بڕغەیەک من لەو ماکینەی کە حکوومەت ئەتوانێت خۆی پێگەڕ و پێ سوڕێ پێم وابێ ئیتر ئەم جۆرە شەراکەتە ئەبێ زەمەنی بەسەر چ بێ و کۆتایی هاتی بێ. بەڵێ ئەو یەکریزەی کەوان داوای دەکەن بۆ درێژەدانە بە گەندەڵی بە بۆچوونیەوە دقیق وایە درێژەدانە بە گەندەڵی و درێژانە ینی لەژێر سێبەری ئەم یەکی ڕیزیە احترام هەیە نادات پەروەری پەیرە و بەڕم بەڕێوە و خەڵک گێل بکەن و بە ناوی یەکریزی و کوردایەتی و نیشتیمان پەروەری و نیشتمان سازیوانەیە ئەوە بکەن لە وڵاتە کە ئێستا ئینتیما لە ئاستێکی خراپایەت و هیچ سێکتەرێکی ژیان نییە کە کێشە و گرفتی خۆی نەبێت و وڵات بە جۆرێ پەکی کەوتووە کە بەداخەوە کەواڵێن کە ئەگەر دەرگای سنوورەکان بەڕووی خەڵکا بکرێتوانێ لا لەم وڵاتە هەمی شۆڵەکات و بۆ ئانی بەجێهێڵێ. بەڵێ سوپاس دەکەم کەمال ماوەسە بەسوود دەگە بگەڕێم و لای بەڕێزت ئێوە لەو تارەکەتاندا باستان لە هەڵبژاردنێکی ڕاستەقینە کردووە کە ئەگەر بەرەی گەندەڵکاران سەرکەوت یاخو بەرەی ئۆپۆزیسیۆن هەرکامیان حکومڕانی بێت بەڵام ئێمە بۆ نۆبەرپرسێکی باڵا باز لەوە دەکە کە کەس ناتوانێت ئێمە چەک بکات دەگەر یەک کورسیمان هەبێ و 100 کورسیمان هەبێ هەر ئێمە بڕیار بەدەستین ڕاتان چیە لە سەبارەت بەم پرسە؟ لە پێشدا یەک ڕاستکردنەوە ئەمە نەمانوتووە بەرەی گەندەڵی و بەرە ئۆپۆزیسیۆن ئۆپۆزیسیۆنی چی سەردەمی ئەوەی نەما ئۆپۆزیسیۆن دەبی ئەو بەرەیە ساحێبەتی کوردستان بکە ئۆپۆزیسیۆن معنای دەسەڵاتێکی ڕەشیدە و جوان و سەروەری یاسا ئەوە نییە لە کوردستان ئەوە 26 ساڵ ئەمە هەر خەریکی پینەکردنین کاکە دەسەڵاتی ئیسلاحی چاک ئەوە نییە ئەوەی هەیە گەندەڵی و تاڕانیە دەیبا ینی واش ئاشکرات دیارە خۆ جێگری سەرۆکوەزیران دەرێ ئەمە دزە گەورەکانمان پێنەجێ و بەخۆ ینی تاوە قسە نەما لەبەرەوەی ئەو بەرەی ئۆپۆزیسیۆن نییە نەخێر دەبی خۆی بکاتە ساحێبی ئەو میلەتەوە ئەو کوردستانە لەبارەی ئەو لێدوانەی ئەو برادەرە ڕاستی منجێم لێ بوو کۆمەڵی قسەی زۆر خەتەر کرا لەوێ باز لەوەی کرا کە ئەمە هێزمان هەیە و ئەگە یەک کورسیش بینین چەک لە بۆ کەس دانانەی و باسی موامەرە و قۆپیشاندانی کرد گوتی خوتەکەی لە ناو یەکێتیە ئەم پێم وایە ئەوە ئیعلانێک بوو شەڕ لەگە هەمووان سەرم سوڕما چۆن مەسئولێک ئەو قسە لە کوردستان دەکات ئەوە لە کاتێکدا یەک دنیا وڵاتیان دۆڕاندیە یەک دنیا ئەم هەرزارێک تەعەجوبم دەبینێت چۆن ئەو سەرکردانی ڕێفراندۆم کە ئەو هەموو بەڵێن و ڕاستی ئەو چاواشەکاری پێش و تریان لەبارەی دەوڵەتی کوردستانی ئێستا چۆن دێنە سەر تەلەڤیزیۆن قسە دەکەن یعنی ئەوە بەڕاستی ئەو جورئەتی دەوێت ئەو ئازایەتێکی گەلک زۆری دەوێت یان ئەوە تا نازانم برێم لە ڕووی نەفسی دەبی وەکو برێم تەمیل نینە ئەوە چۆن ئەو قسە یعنی ئێستا لە بۆ هەموو لایەکمان دەرکەوت کە ئەو دەسەڵاتە وا خۆی تون کردووە بە نیاز نییە یعنی هەر حیزبەک یعنی ئەو حیزبانەی ئێستا حیزبەک 15 مانجی دانایە لە بۆ ئیسلاح ئەوە جێی لەو قسەی بەحەقی کۆتە چکە باسی ئەوەش کرد کە لە دانیشتنەکە باسی هەردوو حیزب هەردوو مەکتەبی سیاسی باسییان لەوەی کردیە کە چۆن دیسان ڕێککەوتنامەیەکی استراتیجی
وڵای سەرم سوورما بێکتر دەنێت خائین و ڕێککەوتن نامی ئەو مترە یعنی ئەو حیزبەی کە بەتەمایە 15 مانگ ئەم دەرێم نەک 15 مانگ ڕەنگە 36 مانجی 17 ئەوە بێتە دی ئەوی ئەوان دەرن بەیت جۆرێک ئەوانە نایەتە دی دەبی ئیش لەسە ئەو بەرەی بکەین ئەوەی دڵسۆزە لە بۆ ئەو میلەتە. بەڵام مەسلەی چەک و هێز دەتوانێت لە بەردەمی لادەی میلەت خۆی ڕابگرێ زۆر بە کورت بێ کاتمانەوە سپاس دەکەین. وڵی ئەوە ئیرادەی دەولی و دەستوری عێراقی و قانونی ئەحزابی کوردستانیش ڕێبەوەی نادا حیزب چەکدار و ئاسایش و هێز زیندانی هەبێ و کۆتایی هاتی ئەوە چماوە چکەم ئەوانە کۆتایی دێواگە کۆتایی نێگرێزی دروست دەبی وە کوردستانیش دەکەیتە مەترسێکی زۆر خراپتر بۆی ئەوانە دەبی کۆتاییان بێ و ئەو حول و تەقەلای و دووەلیش لەسەر ئەوەیە کە هێزێکی وەتانی نیشتیمانی لە کوردستان پێک بێ و چەک لە دەست حیزب چکات تا حیزب چەکی لە دەست بی هەتا گەری شەڕی براکوژی هەیە نەکەر خراپیەکانی تری. بەڵێ زۆر سوپاس بۆ بەڕێزان مەسعود عەبدولخالق سەرۆکی دەستگای ستاندارد بۆ توێژنەوە ڕاگەن هەروە کەمال ڕەوف بەڕێوەبەری مەڵپەڕی شارپرێس. سوپاس بۆ ئێوە بینەرانی بەڕێز، سوپاس بۆ هاوکارانم تا بەرنامەیەکی تر خواتان لەگەڵ.